بێگومان سیاست بێ بەشێکی زۆری پەیوەندی بە هونەرەوە بێ لەبەرەوەی سیاست خۆی شێوازێکە لەوەی کە ئەبێ وشیاری بکە بە بڵێن بناغەی دروستبوونی سیاسەتەکە وشیاریش بەچی دروست دەبێ بە هونەر دروست دەبێ کەواتە لایەنێکی گرنگی سیاست ئەوەیە تۆ بتوانی وەکو نەتەوە خۆت بناسیێنی نەتەوەکانی تر و هەروەها و سیاسیش پێویستی بۆ هەیە کە ئەم نەتەوەی بە شێوازێکی وشارانە بناسیێنێ بە دەرەوە بێگومان ئەگەر توێ نەتەوەی بە زلمی بێنێتەوە ئەبێ لە هونەرە لە ترۆ بکابێ ئێمە ناڵێ هونەرەکەمانەگا بە هونەری جیهان لەبەرەوەی هەموو هونەر لای ئێمە وەرگیراوە بە تایبەتی هونەری دراما وەرگیراوە ئێمە وەرمان گرتۆ لە نەتەوەکانی کە و اینجا بڵاو بۆتەوە بەسەر مرۆڤایەتی ئەگەر شتێک نەبووە جێگۆڕێگی خۆی نەگرتایە هەڵبەتە ئەمە بۆ شوێ تەشەنی ناکردو بڵاو نابەوە بێگومان هونەر ناسنامەیەکی زیندوی هەموو دەتەوەیەکە کە نەتەوەکانی کە لەو ڕێگەوە بیناسن و پێناسی بکەن کە بزانن ئاستی ئەو نەتەوەی لە چیای خۆی بڕیارێکی زۆر باشە هەرچەندە ڕەنگە درەنگە و بڕیارە درابێ ئەبوو ئەو شۆڕشانەی پێشووتر چۆن ئەمە ئێمە بیرمانە لە شەستەکان و هەفتاکان و هەشتاکانە هونەر بووە بنەمای وشیاربوونەوە و بناغی دروستبوونی شۆڕشێکی باش ئەبوو زووتر ئەو بڕیارە بگیرێ لەبەرەوەی کە هونەر ئەگەر تۆ بە هونەر خۆت دەناسیێنی تەنها بە جەنگاوەڕ خۆت بناسیێنی لە شۆڕشێکە و شۆڕشێکیش کە تەمەنێکی هەبێ ئەمە بێگومانە کە ئەبوو پێشتر بڕیاری لێبێ بەڵام ئێستاش هەر نەچۆ بچێ ئەمەش هەر سەرەتایەکە بۆ بەرەو دروستبوونی هونەرێکی ڕەسەن کە یەکێک لەوانەی کە ئەگەر خاکەکەمان ئێمە بۆ بە چوار پارچەوە با نەتەوەکە نەبێ بە چوار پارچەوە بێگومان هونەر خۆ ئێستا وەکو بەڕێستان نەزانن هونەر پێویستی بە دارایی و بە کادر هەیە کادری هونەریمان زۆرە لە هەر چوار پارچەی کوردستان بەڵام ئەگەر شێوازە لە شێوازەکان ئێمە خۆمان بڵێن وەکو سنووقێک وەکو شوێنەکە پێ بۆی کە لە ڕووی دارایی شەوانێ پشتیوانی بکرێ ئێمە شەتوانین بە هەر چوار پارچەکە ئێستا ئێمە کاری هونەریمان کردووە ئێمە ڕۆژهەڵات بێکەوە بە شاری هەولێر ئەمانە هەمی بەشدارن کەواتە ئەمە ئێمە مرۆڤەکانمان یەخستەوە بێگەن مرۆڤی کورد یەک نەگرێتەوە خاکەکەشی یەک ناگرێتەوە بێگومانم کە هونەر دەورێکی زۆر کاریگەرە بینێ من ئەمێ تێبگەم لە باکوور چێ گوزەرێ ئەزانم چێ گوزەرێ وەکوی کە ژێردەستەی دەسەڵاتێکە کە بە هەموو شێوەگەی چۆسێنێتەوە لە ناوێ بە بەڵام لەگەڵەوە شاهر دەبوو بەسەر لە هونەرا من زیاتر قاڵ بوومایە با لەگەڵ ئەوانیشا بەردەوام بووینایە چۆن وەکو لەگەڵ ڕۆژهەڵاتە بەردەوامین و ئێستا لەگەڵ ڕۆژاواشە بە هەمان شێوە ئەوانیش هەر یانە کارە هونەرەکانەوە پێمە بەڕاستی چی بکرێ وەکو هونەرمەند ئەرکەکەی زیاتر ئەبێ بێگومان هونەرمەندی شەگەر مادەم ئەم ڕێچی گرتە بێ هونەر بە هونەر بوێ نەتوێ وشار کاتەوە و نەتوێ بگەێنێ بە دنیایەکی تر کە ئەم دنیاە ئەم دنیا فرجیهانە فراوانی خۆمانە ئەبێ وا بکرێت کە ئەرشێمە زیاد بێ بەوەی کە زیاتر برە بە کاری هونەری بین و ئێمە لە ڕووی نەتەوەییەوە زیاتر خۆمان بچەسپێنین بێگومان ئێستا کورد نەتەوەیەکی زۆر بەهێزە نەتەوەیەکی زۆر بیرکراوەیە هەر نەبێ منێکی کورد عەرەبیە زانم لە ڕۆژهەڵات فارسیە زانێ لە باکوور تورکیە زانێ لە ڕۆژئاوا عەرەبیە زانێ کەواتە ئێمە ئەتوانین بچینە ناو زمانەکانی ترەوە کە چونە ناو زمانەکانی ترەوە مانەوە ئێمە وشارترین چونکە بڕواناکەم زۆر کەمینی عەرەب و زۆر فارس و تورک وەمانە زمانی کوردی مەگەر بۆ شێوی جاسوسی و مخابەراتی و ئەمانە بڵێن خەڵکێک ڕاهێنراوێ لەسەرەوە زمان و فێری بکەن بێگومان ئەرکی ئێمەیە کە ئێمە بتوانین لە دنیای خۆمان بناسیێنین ئەو کاتە نەتەوەکانی تریش ئەزان کە ئێمە زوینین کە ئەزان ئێمە خاوەنی حەقیشی نەتەوایەتی خۆمانی بێگومان قورستریە کات لەبەرەوەی هێستا وەکو پێشەشی باسم کرد کە خەڵکی کورد خۆشی لە شوولاریا بۆ بە چوار پارچەوە ینی هەست ناکەی کە تۆ ئێستا لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوا و لە باشوورە ئەم خەڵکە کەس بخوێنێتەوە وا دیارەکرێ هونەرمەند ڕەنگە ئەو سنوورەی تێپەڕان بێ بەڵام لە ناخی خەڵکەکانە هێشتا ئەوە ماوە کەواتە ئەرکی تۆ چییە ئەگەر من لە کارێکی هونەری بەشدار بم بە شێوەی شێوەزمانی یا بە
نەکشەوە زمان بڵین بە زاراوەی زمانەکانی تر بتوانم ئاکتین بکەم کەواتە من ئەو نەتەوەی کورکە کەوتۆتە پاشەکانی ترەوە لێم تێبگەنەوە بزانم کە من هەموو کەسێکم هونەرمەندم. ئاستەنگەکان زۆرن، بەڕاستی ئاستەنگەکان زۆرن. تۆ هەر کارێکی هونەری بکەی پێویستەوە کوشانە پێویستە بە جەماوەرێکی بیبێتە هەڵی شانەکانەوە بۆی زیاتر تێبگا و زیاتر هوشیار بێ بەرامبەر بەو قەزەیە کە ئێستا ئەناڵێنێ بەدەستیەوە. بێگومان بەرکەکە قورسترە و ئەوێ هەنگاوێکی باشتریشی بۆ بڕێ و ئاسەنگەکانیش لەو وینایە تۆ کارێکی هونەرێکی تەلەڤیزۆنەکان یەکی سەرچاوێکی سەرچین بۆ ئەوەی کە ئەمە پەخش بکرێ، بەڵام هەندێکیانی لە دەرچێکە پەرۆشی ئەوانی تری ببورێن، ئەوانی تری زۆر پەرۆش نین، ئیشی هونەریژەوە نیە تۆ بە هەردی و یا بە کاسێتێکۆ یا بە شتێک کۆپچی تەلەڤیزۆن تەلەڤیزۆن بگەڕێ بۆی کە نمایش بکرێ بوو خوان بگەڕانایە بە دوای هونەرمەندی ڕاستەقین. بێگومان وەکو باسم کرد 60ەکان و 70ەکان و 80ەکان و کاتی بڵێن داژیکەری ئینگلیزیش کە لەم کوردستان بووە گەواهی ئەوەیە کە هونەرمەندان هەموو کاتێک ڕۆڵی خۆیان بینیوە لە ترۆپشی ئەوە بوون کە خەڵک وەکو بێگومان شان بەشانی شاعیر و ئەدیب و خەڵکی نەتەوەی تریش هەنگاویشی باشیان ناوە بۆی کە کللتور و فەرهەنگ و هونەری کوردی بناسیێنن و هەنگاویشی باشیشان ناوە لەوەی کە چۆن بڵی بناغەیشیان داناوە بۆ هەنگاوانی کە ئێستا ئێمە لەسەر ئەوە بینایەک دروستەکەین یا بڵێن کۆشکەکەیان بۆ تاواک. بێگومان چوارپارچەی کوردستان تۆ هەر چۆنێک بە واقعانە بیر بکەیتەوە کاریگەری فەرهەنگ و کللتوری فارسی لەسەر ڕۆژهەڵات هەیە و کاریگەری تورکی لەسەر باکوور هەیە و کاریگەری عەرەبیش لەسەر باشوور و ڕۆژئاوا هەیە. بۆ لەبەرەوەی کە ئێمە زۆرتر ئەو کاتانەی کە خوێندکارەکانی کە چوون لە ئاکادمیەکان خوێنویانە یا چوونەتە مووسڵ یا چوونەتە ئەستەمبوڵ یا چوونەتە تاران، ئەمانای وایە ئەو هاتۆ شتێک هێناوەتەوە کە لەوانەوە فێر بووە. ئەگەر ئێمە سەربەخۆ شوێنێکمان هەبێ کە بڵێن وەکو ئاکادمیەکمان هەبێ سەربەخۆ لەسەر نەمەتی ئیشی هونەری کوردی کار بکە و خوێندکار پێ بگوێنێ، بێگومان ئێمە ژەوین بە خاوەنی بنەمایشی باشتر و بناغەیەکی چاکتر. خراپ نییە ئێستا ڕۆژهەڵات زۆربەی دەرهێنەرەکان و زۆربەی ئەوانی کاری هونەریەکان لێنە باشوور، ئێمە بە هەمان شێوە هونەرمەندەکانمانە چوون لە ڕۆژهەڵاتە بەشداری چەندەها فلیم و ئیشی درامی و ڤیستیڤاڵەکانە بن و پێشووتریش هەر کۆمەڵی هونەر جوانەکانی ئێرە و چەند هونەرمەندێک کاری هونەریان بردو بۆ ئامەد و ئەوانە و هەم لە ڕۆژئاواش هەندێک بهین هەبووە هەندێ بڵێن هەوڵ هەبوو بۆی کە بچن لێژ نمایشی کۆمەڵیشی هونەری بکەن بە تایبەتی زیاتر لە هەڵپەڕین و لە شێوازی دەربڕینی هەڵپەڕین و مەسەلەن مۆسیقای کوردی ئەوانە. بێگومانەوە یەکێکە لەو سیاسەتانەی کە ئەیانەوێت تۆ خاوەنی ئەو فەرهەنگە نەبی، خاوەنی ئەو کولتورە نەبی کاتە و خاوەنی ئەو هونەرە نەبی کە تایبەتە بەخۆ. ئاسەنگ دروستکردن بێگومان تۆ دراوسەکانت لە جیهانە کە کورد لەم پارچەیەژی بەداخۆ دراوسەکانت هەمووی کوردستانیان بەسەرادا بەش بووە، ڕێگرێکی زۆر ئەکەن و ئێمەش بەڕاستی ناچین ئەو هەنگاوە نانێن یا ئەو سەهۆڵبەندانە ناشێنین کە بڵێن با ئەمە هونەرە، هونەر لە هەموو شوێنەکە ئەگەر بە هەر شێوازێ دەربڕینی هەبێ ئەگەر باسی کیانی نەتەواوی و زوڵمی خۆشی بکە نابێت تۆ ڕێگری لێ بکەی. لە وڵاتانی ترە ئێسش چەندەها فلیم لەسەر جەنگی جیهانی دووەم و جەنگی جیهانی یەکەم بەکرێ لەسەر چەوسانەوەی نەتەوەکانی ترا کرێەوە ئەو نەتەوان لەسەر دەستی نەتەوەی ترا چەوسەرناوەتەوە زۆر ئاسایی وەرەژیرێ. بەڵام من وا هەستەکەم ئەوە یەکێکە لەوەی کە ئازایەتی تیانە ئەبێ ئازابیت ئەو شتانە ئەو فلیمانەکەیتە ئێرە با بزانین ئێمە چی کراوە و ئێمە ئەو فلیمانە ببینین بزانین ئایا ئێمە هەنگاوێکی ترمان ناوە. ئاسەنگەکان بەدەست خۆیان نییە، بەڕاستی بەدەست خۆیان نییە، چونکە کاپتیۆنەتەوێ ئەم کوردستانە ئێستا وەکو وینێکی لێ هاتووە چۆن ئەڵێ قۆرخکاریشی لێ هاتووە کە بەڕاستی ناتوانن بەقەدەر ئەوەندەی کە بیانەوێ ئەو هەنگاوە بنێن و ئەو تەوقە بشکێنن. بێگومان چۆن دەستیانێ ئەوان زیاتر هەوڵێن تۆ لە کولتور و لە ئەدەب و لە فەرهەنگ و لە کیانێکی نەتەوایەتی ئەوان لە مێشکی و لە بیر و ڕاو و بیر و باوەڕە ترسن
ترسیان لە دەست و هین نییە سەردەمی چەک تۆزێ چۆنەڵی تفەنگەکان ئێستا نووسون کورتیش ئەوەتی هەیە هەر هێرشی کراوەتە سەر و بەرگری لە خۆی کردووە ئێستا ئەگەر بزانن تۆ شتێکت هەیە و بە جیهان خۆتە ناسێنیت و خەڵکێک وشیار بێتەوە ئاسەنگە دروستەکەن دروستیەکەن چونکە ئێرە ئەم پارچەی کوردستان کە ئێستا ئێمە حکومەتێک بەنای حکومەتی هەرێمەوەتیا دروست بووە پتێونەتەوێت چاوی لەسرە و لێشی ئەترسن و لەوەش ئەترسن هەنگاوی وا بنێ کە بەشەکانی تریش کە هات نێرە وایەتیشی تری هەیە لە بەرەوەی جۆرێ لە جۆرەکان لێرە ئازادیەک هەیە بەڵام بۆ شێوازەش نییە بڵێ ئازادیشی ڕەهایە بێگومانەوە هەموو بیرمان لایەوەیە کە ئێمە نەتەوەین و پێویستمان بەوەیە کە هەموو کولتور و فەرهەنگی خۆمان بەرینە دەرەوە و ناسنامەیەک بێ کە نەتەوەکانی کە بمان ناسن بەڵام ئایا ئەوانەی کە کوردستانیان داگیر کردووە ئەیاڵەن ئەو هەوڵ و تەقەلایە سەر بگرێ ئەمەش ناکاتەوە ئێمە چوار مشکی دانیشین و بڵێن تازە ئەمە ناکرێ بێگومان هەوڵ و توانای ئەوێ و درێژخایانیشە دوورترین هەنگاو دوورترین ڕێگە بە یەک هەنگاو دەست پێک وەزارەتی ڕۆشنبیریە بێ داتای هەموو تەلەڤیزۆنانە و داتای هەموو ئەو ئیتر بە بڵێن ڕەنجی و دەنجی ئەبێ ئەو سەرپەرشتی ئەوە بکات کە نێڵێ شتێک کە لەگەڵ ئەم نەتەوە ناگونجی ئەزانەیە کە بە ئاقارێکی خراپتریا ئەباوە لە هونەرە لە جاتی ئەوەی کە بەڕاستی ویشانە کار لەسەر مۆدێلات و کار لەسەر شێوازی ژیانی ئەوە وات پێڵێ تۆ بڕۆ خەریکی ڕەفاهێت بە دوور تەخاتەوە لەوەی کە تۆ جارێ با ئێمە زەمینەیەک هەبێ بۆی کە نەتەوەکەمان لەسەر ئەو کاتە ئێمە توانین وەکو نەتەوەکانی کە بژین چکە ئەوانیش هەنگای زۆریان ناوە ژێرە و خاکە زۆر چەند لەسەر ئەو خاکاژی ڕەنگە بڵێم هەزارەهای ئەوەنەی تر لەژێر ئەو خاکایە کە بۆتە قۆچی قوربانی سەرخستینەتەوەکەی بۆتە قۆچی قوربانی ئەوەی کە خۆی گیانبەخت کردووە لە پێناینەوەکانی داهاتەوە ئەوانیش بە بێبراغە نەگەیشتونەتەوە بڕواو هەبێ ئێمە هەتا پەرتو بڵاو بین ئێمە نەتەوەیەکی نەم ڕۆژە خۆشتر و باشتر نابینین بێ گرتووی هەموو شتێکەکرێ هەموو سنوورانە دەستکردن ئەو سنوورە دەستکردن ئەگەر هەموو تنیا بێ ناتوانێت چۆن باڵندەیەک بارزی خۆی سنوورەکانشکێنێ کاوانیش هەر تیرە و تایەفەیەکەن هەرێکان و لە زۆنگ و ژیانێکی خۆیەتی ئەگەر ئەوان وەختی خۆی ئەمان نەکردە ئێستا لەوانەیە بڵێن هەر چۆلەکەیەک تەنهای توانی لە کوردستانەکەی توایە لە شارێ نەچێتە دەرەوە مرۆڤ بەبێ بیر لە ئازادی بکاتەوە ئازادیە کە بڵێن تۆ تەجاوز نەکەیتە سەر خەڵکی بەرامبەرەوە نەشی هەڵی خەڵکی بەرامبەرە تەجاوز کاتە سەر تۆ بەڕاستی بڵێم ئێستا گەر بتێ هونەریشی یەکگرتووی کوردی هەبێ و هەر چوار پارچەی کوردستان وەکو هونەرمەندان یەک بگەنەوە هەنگاوێکی زۆر باشە بۆی کە خاکەکەش و خەڵکەکەشی وردەوە دێت ئاوێتە ببنەوە